هەڵبەتە هەوڵەکان بۆ هەناردەکردنی بەروبوومی ناوخۆیی و بەروبوومی جوتیاران لە هەرێمی کوردستان بەردەوام هەیە. ساڵ لە دوای ساڵ دەیانەوێت ئەم هەنگاوە فراوانتر بکرێت و بەروبوومی جوتیاران یاخود بە شێوەیەکی گشتی بەروبوومی ناوخۆ هەناردەی دەرەوە بکرێت. خۆشبەختانە چەند ڕۆژی ڕابردووش لە ئاکام باڵێن سێوی بەرواری باڵا و چەند بەروبوومێکی دیکەی ناوخۆیی ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان کراوە و جگە لەوەی کە بەروبوومی جوتیاران هەوڵ دەدرێت لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بە بازار بکرێت واروها بە پیشەسازی بکرێت و هاوکات هەوڵ دەدرێت لە ناوخۆی هەرێمی کوردستانیشەوە بڕواتە دەروەی هەرێمی کوردستان بەدڵنیایەوە پێ بەنیازن چەند بەروبوومێکی تریش لە داهاتوودا ڕەوانی دەرەوەی هەرێم بکرێت. بەڵێ هەڵبەتە لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین. میوانمان دەبێت ڕاستەوخۆ لە هەولێرەوە کە بەڕێزیان هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کوشت و کاڵی هەرێم دەبێت. کاگیوا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمەوێت تیشک بخەینە سەر ئەوە بە شێوەیەکی گشتی ئەگەر براوردکاری بکەین بە پێی و ئامارانی کە لە وەزارەتی کوشت و کاڵەوە لە بەردەستان ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو تا چەندە هەنگاوەکان هەنگاوی بەرەو پێشیان ناوە بۆ هەناردەکردنی بەروبوومی جوتیاران بە شێوەیەکی گشتی بەروبوومی ناوخۆ بۆ دەرەوە. بەینتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ سەناوتان و سەرجەم بینەر عزیزەکانی کورسات. دیارە بابەتی بە بازاڕکردنی بەروبوومە خۆماڵیەکان و هەنگاونان بەرەو کرانەوەی بازاڕەکانی جیهان کارێکی ئاسان نەبووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو، چونکە ئەمە پێوەری خۆی هەیەەوە میکانیزمی بەکارهێنرانی وڵاتان کە بەرهەم دەچێتە هەر وڵاتێک پێوەری خۆیان هەیە و پێویستە گونجاندنێک بکەین لە شێوازی پاکێجین و هەروە دیزاینکردن و لەیبڵین و هەروە بە پیشەسازیکردنی ئەو زۆرە بەرهەمانە و پاکەتکردنیان. لەم کابینەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هاوتەری بیدابینکردنی ئاسایشی خۆراک و دابینکردنی پێداویستەکانی هاوڵاتیان بیری لەوە کردەوەکەوە بەرهەمەکانی هەرێمی کوردستان و دەستی مادیبوونی جوتیاران و خاوەن پرۆژەکان و کارگەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بناسیێنین و ببینە بازاڕەکانی دەرەوە و کاری بۆ بکەین بۆ بە دوو ئاراستە. یەکەمیان زیادکردنی داهاتی جوتیاران و خاوەن پرۆژەکان، ئەوەی تریشیان بریتێ لە چەند ڕاکێشانی بۆ بەرهێنەران و سەرمایه‌گوزارانی جیهانی بۆ یەکەوە ببینی هەرێمی کوردستان خاوەن زۆرە تام و سێژێکی بەرهەمی ناوخۆیە و چەند ئەرزێتی هەرێمی کوردستان لەبارە بۆ بابەتی پیشەسازی و سەرمایه‌گوزاری کشت و کاڵی. لەم کابینەیە بەتایبەتی لەم دوو ساڵی ڕابردوو ئێمە بە لیژنەیەکی هەماهەنگی ئەنجومەنی وەزیران وەزارەتی کشت و کاڵ کە لە سوارچەی پرۆژەی نیشتیمانی بە بازاڕکردن دەستمان پێ کردووە بە ئاراسەیەکی زۆر باش. خۆشبەختانە ئەوە ڕۆژانە کە دەیبینن هەرێمی کوردستان بەرهەمەکانی دەچێتە دەرەوەی بازاڕەکانی کەنداوی عەرەبی وڵاتانی بەتایبەتی ئیمارات و قەتەر و بەحرین و لە هەمان کەدەیەکێتی ئەوروپا و چەندین وڵاتی پێشکەوتوو هەرچەند خاوەنی اکتیفای ناوخۆیین بەڵام هێشتان چاویان لەوەی لەگەڵ هەرێمی کوردستانیش ئیش بکەنە سەر بابەتانە. چەندین هەنگاوی زۆر گرنگ هاتۆتە پێش بۆ نمونە ناردنی 8,000 تۆن پەتاتە بۆ وڵاتی ئیمارات بۆ کەنداوی عەرەبی بۆ وڵاتی سعودیا، ناردەکردنی لە ساڵی ڕابردوو تا ئێستا زیاد نزیکەی 3,000 تۆن هەنار کە لە بازاڕەکان پێشوازی کرا و گرێبەستی هەناردەکردنی بۆ کرا و بەسەرکەوتوی بەشی زۆری گەیشتوێتە جێ و لە ناویاندا هەنجین هەناردەکراوە سێتەن لە ناوخۆ دەرەوە کە پاکێجینی بۆ کراوە. برنجی ئێمە لە بازاڕەکانی ئەوروپا پێشوازی دەکرێت و لە نوێترین دەست پێشخەریشدا کە سێوی بەرواری باڵا لە قۆناغی یەکەم پرۆسی هەناردەکردنی 100 تەن دەستی پێکردیەوە. لە ئێستادا وەزارەتی کشت و کاڵ ئیش دەکات لەگەڵ ئیماراتیەکان بۆ هەناردەکردنی بەرهەمی گۆشتی مریشکی خاوەن پرۆژە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان هەروە هێلکات، چونکە ئەم دوو بابەتە لە اکتیفای ناوخۆی زۆر زیادی کردیا. ئێمە جگەلەوەی کە لەگە وەزارەتی زراعی عێراقی کارمان کردووە بۆ کردنەوەی بازاڕەکانی ناوەڕاست و خواری عێراق لە هەمان کاتدا ئێستا کار دەکەین بۆ ئەوەی کەوە بەرهەمی زیادە لە اکتیفای ناوخۆی خاوەن پرۆژە پەلەوەریەکان گۆشتی مریشک هێلکە کە هاتوون لە ناو هەرێمی کوردستان پرۆژەکانی ئێمەیان بینیە خواستێکی زۆر لەسەر ئەو مای ڕێکارەکانی بە پیشەسازیکردن و کالیتی و میکانیزمەکان لە ناو خۆماندا ڕێکەین. ئەو ئاراستانی کە وەزارەتی کشت و کاڵ گرتیتی بۆ هەموو زۆرە ئایتەمێکی کشت و کاڵی بۆ هەموو زۆرە بڕاندێکی ناوخۆی هەنگاوی بۆ دەنێن بۆ لەمە دووە بە میکانیزمی پێشکەوتو بیر لەوە دەکەینەوە بەرهەمەکانی خۆمان ئاستی بەرهەمێنان زیادکەین بۆ شێوازی بەرهەمێنانەکەشمان بەرەو باشتر ببین. بەڵێ کاک هیوا وەک خۆت ئاماژەت پێە لە ماوەی ڕابردوودا چەندین بەروبووم ڕەوانەی دەرەوە کراوە هەناردەکراوە وەکو هەنجوین وەکو پەتاتە وەکو سێو. پلانی وەزارەتی کشت و کاڵ بۆ ساڵی داهاتوو چییە؟ بە چ میکانیزمێک خۆ دەزانی ئێمە خاوەنی چەندین بەروبوومی ناوازین لە ساڵی داهاتووە وەزارەت بە چ پلانێ بە چ میکانیزمێک ئەو بەروبوومانە سەر لە نوێ هەناردەی دەرەوەکە؟ بەڵێ ڕاستی ئێمە هەر ئەم ساڵ چەند زنجیرە مارکێتێکی چێتی ئەوروپا هاتن سەردانی هەرێمی کوردستانیان کرد
کە داوایان کرد بەرهەمەکانی جوتیاران خام پرۆژەکانی ئێمە ببینین بەسەر پەرشتی جەنابی وەزیری کشتتوکاڵ هەل لە وەزارەتی کشتتوکاڵ ئێمە 100 براندی ناو خۆیمان کۆ کردەوە لە دەستی مادیبوونی جوتیاران و خاوەن پرۆژەکان بۆ ئەوەی نیشانیان بدەین بۆ زانیاری بەڕێستان و بینەر ئازیزەکانمان ئێمە نزیکەی 100 براندی ناو خۆیمان وەکو سامپل هەناردەی بازاڕەکانی دەرەوە کردووە لە کۆتا ڕۆژەکانی سەری ساڵی ئەم ساڵ کە لە هەفتەیە لەم هەفتەیە دوو کۆبنەوە کراوە بۆ ڕێخستنی کەرنتینە کشتتوکاڵیەکان و میکانیزمی هەناردەکردن و زیاد بیرکردنەوە لە زیادکردنی بڕی هەناردەکردن و کۆبنەوەی شتریش هە لەم دوو ڕۆژی ڕابردوو کراوەکەەوە هەنگاوی زۆر خێرا لە بەردەستدایە ئەو نوێنەرایەتی وڵاتانە و ژووری بازرگانی وڵاتان و قونسولخانەکان بانگێش کراون و کۆبنەوەیان لەگەر کراوەکەەوە بێن سەرمایه‌گوزاری بکەن و هاوشانی بۆ بەرهێنەرانی ناوخۆی هەرێمی کوردستان چ زۆرە بەرهەم بەچیان دەوێت هەناردەی بکەین بۆ نمونە کە ئێستا لەگەڵ دۆشاوی تەماتەی هەریر لە وڵاتی ئەمریکا گرێبەستێک کراوە کەوا بە کەمێتیشی زۆر باش دۆشاوی تەماتە بنێرین و ئەو بەرهەمانەی تریشکەوە ئێستا ئیشی لەسەر دەکرێت تازە باسی بەرهەمی چێرگە پەلەوەریەکانیشمان کرد زۆر بەرهەمی تریشمان هەیە ئێمە لەگەر ئەو وڵاتانە لەسەر ئەوە ڕێک دەکەینکەوە ستراکتەرێکی هاوبەش دروستکەین میکانیزمێکی پێشکەوتو دروستکەینکەوە چۆن ئێمە هانی زوتیارانی خۆمان بدەین کە پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبوو لە ماوەی ئەم ساڵ کە 1000 جوتیاری کوردستان کە خاوەن باخ و بەرهەمی پێشکەوتون کەەوە کارکراوە چۆن بتوانین ئاسی بەرهێنان زیاد بکەن و کوالیتی بەرهێنانیش زیاد بکەن و هەمەچەستنی کشتتوکاڵش بکەن بنەمایەک بۆیکەوە هەم پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان دابی بکەین لە هەمان کاردا بۆ ئاراستەی بڕۆینکەوە بەرهەمی ئێمە بەرهەمی دەستی زوتیارەکانی ئێمە پێشوازی لێ بکرێت بۆیە ئێستا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕێگای بە پیشەسازیکردنی بەرهەمەکان و پاکێجین بۆ ئیکە ئەو بەرهەمە لە چێلگەیەکەوە چۆن دێتە ناو قۆناغی بە پیشەسازیکردن و چۆن لە ناو کۆنتێنەرەکانەوە بەرە وڵاتێکی دوور هەنگاو دەنێەوە چۆن لە وڵاتە پێشوازی دەکرێتەوە فیدباچی باکارهێنەرانی ئەو وڵاتە ئیسیسماری ئەو وڵاتە وەردەگیرێت دواتر ڕێگە گەورەکە کرانەوەی زیاتری بەخۆیەوە دەبینێت. بەڵێ کاکی وا بە شێوەیەکی گشتی لەسەر پرسی هەناردەکردنی بەروبوومی ناوخۆی هەرێم هەماهەنگیەکانتان چۆنە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق بە شێوەیەکی گشتی ئێمە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان کە لەگەڵ لە بەغدا تەعامل لەگەڵ دوو وەزارەتی تر دەکات کە لە وەزارەتی زراعی عێراقی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقە لەگەڵ هەردوو وەزارەتەکەی داشتامەی یەکتێگەیشتنمان هەیە لیژنەی تەکنیکی هاوبەشمان هەیە بە بەردەوام هەماهەنگی دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە هاوبەشانەی ئەو پرسە هاوبەشانەی کە بە بەردەوام لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەو دوو وەزارەتە دەبێتەوە و بۆ ئیدارەدانی دۆخی کشتتوکاڵ کە یەک لەو هەماهەنگیانەی کە جەناوت بازەکەی بریتێ لە ئێستادا کار دەکرێت بۆ ڕێخستنی ڕۆژنامەی کشتتوکاڵی هاوبەش کە جەدولێکە بۆ ئەوەی کەوا چۆن پارێزگای لە بەرهەمی ناوخۆیی بکەین و چۆن ڕێگە بگرین لە بەرهەمی هاوردە لە کاتی مەوسومی پێگەشتنی بەرهەمەکانی زوتیاران بۆ ئێکەوە ڕەچاوی سوود و بەژۆندی زوتیاران بکەین لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و چەندین بەرەو پێشچوونی باش هەیە بەڵام دۆخی هەرێمی کوردستان ڕەنگە جیاوازتر بێت لە چا ئەوەیەکەوە ئێمە دەتوانین تەختی بازاڕەکانی خۆمان بکەین بەڵام ڕەنگە ژماری دانیشتوانی عێراق و ئیمکانێتی دابینکردنی پێداویستەکانی ئیکتیفای ناوخۆی عێراق جیاوازبی بۆ ئێمە دەمانەوێت بازاڕەکانی ناوەڕاست و خواری عێراق بکەینەوە بەڕووی بەرهەمەکانی خۆماندا لە هەمان کاتدا دەرفەت بدەین زوتیارانی عێراقیش لە هەرێمی کوردستان بەرهەمەکانی خۆیان ساق بکەنەوە. باشە کاگیوە هەندێک کات کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا بەروبوومێکی ناوخۆی هەناردەی دەرەوە دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو بەروبوومە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا گران دەبێت چۆن وا دەکەن کاتێک کە بەروبوومێک لە ناوخۆی هەرێمی کوردستاندا دوای ئەوەی کە با بڵێن بەشی پێویستی ناوخۆ پڕ بکاتەوە و هاوکات لە دوای بە پیشەسازیکردن و هەوڵەکان بۆ هەناردەکردنی دەرەوە کاریگەری لەسەر نرخ نەبێت لە ناوخۆی هەرێمی کوردستاندا چۆن ئەم باڵانسە ڕادەگیرێت؟ بەڵێ دیارە ئامانجی یەکەمی وەزارەتی کشتتوکاڵ لە هەموو ئەو هەنگاوانەی کە دەینێن بریتێ لە دابینکردنی ئاسایشی خۆراکی ناوخۆی هەرێمی کوردستان و بەهێزکردنی ئیکتیفای ناوخۆی وەڕەچاوکردنی بەرژەوندەکانی هاوڵاتیان و چاودێریکردنی نرخ و کوالیتیی گونجاو بۆ بەکارهێنەران لە ڕووی کوالیتی و تەندروستی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو هەنگاوانەی کە وەزارەتی کشتتوکاڵ دەینێ کە مەسەلەن زۆر جار باز دەکرێت دەڵێن ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان نییە کەچی ڕاوانی دەرەوە دەکرێت یاخود ئەو بەرهەمە ئیکتیفای ناوخۆی تێنە پەڕاندیە کە ئاراستەی وڵاتانی دەرەوە دەکرێت بابەتەکە بەڕێزان بۆ ئەوەیە کە ئێمە بە هەردوو ئاراستەکە ئیش دەکەین یەکێکیان ئەوەیەکەوە هەندێک لە بەرهەمەکانی ناوخۆیمان زیادە هەناردەی دەرەوەی دەکەین لە پێناو پارێزگاریکردن لە داهاتی جوتیاران و هێشتنەوەی وەکو قۆناغی یەکەم و تەژێ قۆناغی دووەم ئەوەیە کە ئێمە هەندێک بەرهەم دەنێرینە بازاڕەکانی دەرەوە کە ڕەنگە لە ئیکتیفای ناوخۆیی نەبێ ڕاخۆت هاوڵاتیانی هەرێمی کوردستان
وەکو پێویست پێیان وابی دابین نەکراوە ئەمە بۆ ئەوەیەکەوە ئێمە سەرنجی سەرمایه‌گوزاری دنیا ڕابکێشین باوەڕتان هەبێ دەیان بە بەرهێنەری جیهانی دەیان نوێنەرایەتی وڵاتان دوای ئەوەی کە بەرهەمی ئێمە گەیشتووە قۆنسوڵخانەکانیان هاتوون لە هەرێمی کوردستان جەنابی وەزیریان بینیوە خۆیان داوای ئەو بابەتیان کردیە داوای ئەو بڕاندانیان کردیە ئێمە پێمان وتون لە بڕی ئەوەی کە ئێمە خۆمان بەرهەمەکانتان بۆ بنێرین فەرمو لە هەرێمی کوردستان دەرفەتەکانی وەبەرهێنان هەیە زەویمان هەیە بۆتان تەرخان دەکەین هەموو ڕۆتینەکانی ئەنجامدانی پرۆژە سەرمایه‌گوزاری کشتتوکاڵی لە خزمەتتاندایە و ئاسانکاری دەکەین لە سوود وەرگرتن لە هەڵومەرجی گونجاوی کەش و هەوازەوی خاچی بەپیتی هەرێمی کوردستان بۆی ئەم ڕێگەیە تاقی دەکەینەوە ئێستا هیزابەشی زۆر باش هەیە بە تایبەتی لەگەر ئەمریکیەکان لەگەر ئیماراتیەکان لەگەر وڵاتانی کەندا کە بەرەو پێشچوونێکەیە ئەو قەنەعاتە دروست بووە کەوا بڵێ هاتوون سەردانی خاچی هەرێمی کوردستانیان کردیە پرۆژەکان و زوتیارەکانیان بینیە دەمانوێت بێن لە خاچی هەرێمی کوردستان زەویەکانی ئێمە بەکاربێن ڕەنگە بەشی زۆری زوتیاران ئێمە ئیمکانێتێکی ئۆتۆیان لە بەردەست نەبیکەوە پرۆژەی مۆدێرن بکەن بەڵام ئەگما ژێرخانی ئابووری کەرتی تایبەتی وڵاتانی بیانی بە دەرفەت دەزانین لە هەمان کاتدا چاودێری نرخ و بازاڕش دەکەین و بیر دەکەینەوەکەوە لە ڕێگەی هێنانەکانی سیستەمی هایدرۆپۆنیکی خانە پلاستیکی بەردەوامەکان لە ڕێگەی زیادکردنی ژماری ساردخانەکان کەوا لە هەر سوای وەرزی ساڵ هەوڵ بدەین بەرهەمی خۆیمان هەبێ مۆسومی پێگەشتنی بەرهەمی زوتیاران پارێزگاری لێ بکەین بۆی بتوانین چاودێری نرخ بکەین هەروەها لە بەرژەوەندی زوتیارانیش بازنەی دابینکردنی اکتفای ناوخۆی و ئاسایشی خۆراک پارێزگاری لێ بکەین. باشە کاکیوە لە ئێستادا دیارترین ئەو وڵاتانی کە بەروبوومەکانی ناوخۆی هەرێمی کوردستانی تێدا بە بازار دەکرێت و دەنێردێت بۆ ئەو وڵاتانە کام وڵاتانن؟ بەڵێ وەکو باسم کرد ئێمە هاوبەشیشی زۆرمان هەیە لەگەر ئیماراتیەکان بەتایبەتی لە وڵاتانی کەنداوی عەرەبی ئێمە لەگەر ئەوان تێگەیشتنیی باشمان هەیە ئەوان هاتوونەتە پێش لەگەر یەکێتی ئەوروپا لە چەند وڵاتێک هاتوونە پێش لەگەر هۆڵەندیەکان بەرەو پێشچوونی باشمان هەیە هەر لەو شوێنەیە کە ئێستا بۆ جەنابتان قسە دەکەم ئێرە سنتەری WHC سنتەرەکەەوە گەورەترین سنتەری جیهانی توێژینەوە بەرهێنانی کشتتوکاڵیە لە ماوەیەکی زۆر نزیک دەبێتە ناوەندێکی گەورەی ڕاهێنان و توێژینەوە بۆ جوتیاران و بۆ دەرچوانی کشتتوکاڵی و بۆ بەهێزکردنی و هەمە چەشنکردنی کشتتوکاڵ و هیوادارین کەوا بتوانین بۆ داهاتوش کەوا هەمانجیەکان زیاتر بکەین بۆ یکەوا بتوانین خزمەتی زیاتر بگەینە سوودی گشتی جوتیاران و وەکەتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. بەڵێ کاکی وە بە شێوەیەکی گشتی چەند ڕۆژێکمان ماوە پێ بنینە ساڵی نوێەوە مەبەسم لە ساڵی 2023 ئاستی بەڵێ مەبەسم لە 23 ئاستی هەناردەکردن و هاوردەکردنی هەرێم لەگەڵ وڵاتانی دەوروبەر بەتایبەت تورکیا ئێران سووریا چۆن بوو هەم هاوردەکردن هەم هەناردەکردن لە 2023 بەڵێ ڕاستی ئەم بابەتە سەبار بە بابەتی هەناردەکردن ئێمە پەیوەندیەکانمان زیاتر ئەو وڵاتانی کە باسمان کرد چونکە ئێران و تورکیا زیاتر مەبەستیانە بەرهەمەکانی خۆیان هەنە بنێرنە وڵاتی هەرێمی کوردستان بەڵام بۆ هەناردەکردنی ئێمە کە بەرهەمەکانمان بچێتە بازاڕەکانی ناوە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە تایبەتمەندیشی کشتتوکاڵی خۆمانە کە کارمان لەسەری کردیە وەکرانەوەی زیاترمان کردی بەڵام ئەگەر بمانێ مقارنەیەک بکەین لەسەرم بابەتە ئەو وڵاتانی کە لە دەراوسێماندان زیاتر مەبەستیان لە بازاڕی خۆیان لە هەرێمی کوردستان دروستکردن ئێمە بە پێچاوانەوە هەوڵ دەدەین پارێزگاری لە بەرهەمی ناوە خۆمان بکەین هەروەها بەرەو وڵاتانی دەرەوە شەنگا بنێن بۆی بەرهەمی خۆمان بە بازاڕ بکەین لە دەرەوە. بەڵێ بەڕەسیوە عەلی وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان سوپاس بۆ زانیاریەکان. بەڵێ سپاس بۆ ئێوەش دەستان.